بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەشتان بێت لە بەرنامەی تەندروستی هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەم هەفتەیشمان. لە بەرنامەی ئەم هەفتە لە ئەسڵا ئەو شتێک کە بوو بە سەرچاوەی تا بەرنامەی ئەم هەفتەمانی پێت تەرخانکەین تاقیقاتێکە کە تیمێکی تاقیقاتی کردویانە لە 11 ئۆکتۆبرە نەتیجەی تاقیقاتەکەی خۆیانیاندا دەرەوە، یانێ تقریبەن ئەمڕۆکە بەرنامەکە پەخش بێتەوە 19 ئۆکتۆبرە 6 ڕۆژ پێش ئێستا. تاقیقاتێکیان کردو لەسەر دیارە ئەسڵ مەطلەبەکە ئەوەی کە خۆیان وەکو سەردێر معرفیان کردبوو ئەوە بوو کە کێوی ئەو میوە ئەتوانێت بۆ لەلابردنی قەبزی درێژماوە یا مزمن مسمرسەمەر بێت. ئەوە سەرتیتر مەقالەکەیان بوو. ئەوە هاندەر بوو تا بەرنامەی ئەم هەفتەمانە لەسەر ئەو ناڕەحەتیە کە هەیە بە قەبزی ئەناسرێت، ئەلبەتە کەلیماتێکی تریش وەکو یەبوسەت، وەکو یوبسبوون، ئەو وشەسە کە باوە بە حاڵەتێکێژن کە ڕیخۆڵەکان کارایی تەبیعی خۆیان نامێنێتەوە. بە ئیسلاح ئەو عامیانەوە ئەڵێن تەمەڵە و بووگەسەوە تەمەڵ نەبووگەتەوە، ئەوە بەهۆر هۆکارێکە و کەمکارە بێت. لە بازی حاڵەتیشە کەمکاری نییە، هۆکارگەرێکی تری هەیە کە ئیشارەی پێەکەین. ئەو حاڵەتە پێشتێت کە هەستکردن بە ئیجابەت مەزاج بۆ ئەوەی کە دەفع سوورەت بگرێت توش مشکل ئەبێت و ئەو کەسە هەست بە ئازارێکەکات لە ناوسکیە. ئەوەتە لە بازی کاتیشە ئەتوانێت ئازار نەبێت، یانە ئێشی لەگەڵە نەبێت، بەڵام زۆربەی کاتەکان ئێشی هەیە. ئەو کەسەیتر بە ئیسلاح ئەڵێن کە قەبز بووگە ناوسکی باش کار ناکات. ئەو تاقیقاتە کە کراوە دراوەتە دەرەوە لە ئەسڵ لەسەر ئەو دەرمانگەرە بووگەکە چۆن ئیسا هەمووشە ئەڵێن کە کەسێک ئەگەر وابێت دەستور عەمەڵگەر ئەسڵی ئەوە سێژن ئاو زۆر بخۆرەوە، سەوزەجات زۆرتر مەسرەفکە، یا ئەو میوەگەرە کە فیبر یا ڕیشاڵی زۆرترە ئەوانە زۆرتر بەکاربێنە. بەڵام ئەم تاقیقاتە ئەو جۆرەی کە لە ئەسڵ و ئەساسە بووگە دیارە میوەی کیویان وەکو پایەک لە نەزەرە گردووە، چەمەوادێکی هاتیە و ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ داهاتوو کە لەم دەرمانگەرەی کە ئیسە لە بازاڕە هەیە ئەسەرات و کاریگەری زۆرتر بێت. پێش ئەوەی کە من ئەو راپۆرتایی کە نەتیجەی متاڵعاتی ئەو تاقیقەسەم پێشکەشی ئێوە خۆشەویستان کەم، ئەتوانم هەر تعریفێکی سادە دیسانەوە بۆ تکراری کەینەوە کە قەبزی لە حاڵەتێکە کە پیسایی بە سەختی و بە دژواری لە لەش بێتە دەرەوە، ئەو کەسە هەست بە ئازارەکات، ئەتانێت نەفخی دروست بێت یانێ سکی باکات، دوایەوە تووشی ئسترسی کات، بازی مشکڵاتی بۆ دروستەکات. هەمیشە هۆکار نەخۆشی نییە ئەمە، یانێ بەڵام ئەبێت بە دوای هۆکارەکەیە بگەڕی. بازێ ئیش هەیە، یعنی وەکو ئشارەی پێ نەکراوە، بەڵام ئەتانین بڵێن وەکو حاڵەتێکە کە عوارزێکی ئیشیە، بۆ نمونە کەسێک ئەوانەی کە ئیشیان ڕانەندگیە یا کارەکەیان جۆرەیەکە کە بۆ توالێت چوون تووشی مشکڵە بن بۆ کات بۆ زەمانی، ئەوانیشە مەسەڵەن حاڵەتێکە کە نەخۆت خاستە یانە خۆیان گەرەکیان بێ، بەڵام حاڵەتێکە بە پۆی ئەو کار و ئیشێکە هەیەە ئەتوانێت تووشیان بێت و ئەو حاڵەتی یۆبوسەت یا قەبزیە بێتە پێشەوە. هەرەوەی کە زگ کار ناکات، حرەکاتی ڕیخۆڵە بە تایبەت ڕیخۆڵی گەورە کاتێک کە سستە بێتەوە یا کەمە بێتەوە ئەو خێرایە نامێنێت، ئەتوانێت ئەو حاڵەتی قەبزی و یوبسە دروستکە. هۆکارەکانیشی زۆرن، هۆکارەکانی ئەتوانین بڵێن کە هەر ڕژیم غەزاییە، بە تایبەت ئەوانەیە کە لە ناو ڕژیم غەزاییان سەوزەجات مەصرف ناکەن، یا فیبرگەر غەزایی یا فیبر غەزایی معموڵەن زۆرتر لە ناو میوەجاتە هەیە، ئەوانە بەکار ناهێنن. لەو کەسانە ئەبینرێت کەسانێکە ئاو معموڵەن وەکو پێویست لە ئاو استفادە ناکەن،
بازێک لە نەخۆشیەکان ئەتوانێت سەرچاوی ببێت، بازێک لە دەرمانەکان وەکو قورس و شەربەت ئەتوانێت هۆکار بێت، یا دوای جەڕاحی کە دوای جەڕاحی کەسێکە عمەڵی جەڕاحیەکات نەشتەرگەری بووەکەن احتماڵی هەیە کە ئەو کەسە تووشی حاڵەتی قەبزی بێ، یا لە خانمانێکە دووگیانن ئەوانە ئەتوانێت هەمویان هۆکار بن بۆ تووشبوون بە قەبزی یا کەسێکە سترس و دڵڕاوکێ بێت. ئەوانە سەرچاوەکانن. دیارە بۆ دەرمانیشی مەعموڵەن دەرمانێکی شیمیایی و تەبیعی هەیە، دەرمانی شیمیاییەکەی کە زۆرتر قورسە یا بە شێوەی قەترەیش هەیە کە ئەمانە هەر لە عوسارەگەری کە گیاین دروستەکردن. تەبیعیەکەیشی کە هەر ئەوەسەکە کاڵک وەرگرتن لە سەوزەجات لە فیبرگەر لەو میوەگەرە کە ڕیشاڵیان هەیە، ئەوانە ئەتوانێت یارمەتی دەربێت. لەسەر دوو بەش هەن، یانێ لە دوو تەمەنی جیاوازە ئێمە ئەبێت چاودێری بکرێت. یان یەکێکی مناڵانە، مناڵێک کە تازە لە دایک بوو ساوەیە یا ماوەی 5-6 ساڵیشی لێگوزارێت، احتماڵی هەیە قەبزی لە مناڵانە ئەمە باوە، یانێ زۆر کەم مناڵ هەیە نسبەتێک کە ئەڵێن 60 تا 75% مناڵان تووشی قەبزی هەن. ئەتوانێت حساسیت هەر لە تەمەنی خوارەوە بەهۆی حساسیتگەرێکە بە شیر بێت، شیری دایک بێت یا شیری قوتوو بێت، یا بەکار نهێنانی جوڵەکانی یعنی جوڵەی ڕێخۆڵەکانی کەم بێت، ئەتوانێت ئەوە تەئسیری بێت. کەسانێکیش کە تەمەنیان ئەڕواتە سەرەوە، کاتێک کە تەمەن ئەڕواتە سەرەوە کولەن لەباری فیزیۆلۆژی و حرەکاتی ئەندامەکانی لەش کەمە بێتەوە. یەکێک لەو ئەندامانێکە جوڵەی کەمە بێتەوە ڕێخۆڵەکانە، بۆیە لە ناو کەسانێک کە تەمەنیان ها لە سەرەوە یانە تەمەنیان لە هەڵقشانە بەرەو سەرچێت، هەرچی زۆرترە بێت ئەم حاڵەتە زۆرتر ئەبینرێت. بۆیە وەکو نە ئەوەی کە 100% پێویستی بێت، بەڵام ئەبێت هەر چارەسەرێکی بۆ بکرێت. دیارە چارەسەرەکەیشی ڕاحەتە، ئاسانە. ئەو چارەسەرە هەر ئەو بەکارهێنانی ئاوە، سەوزەجاتە، یا ئیسا ئەگەر ئەو کەسە نەتوانێت بەرنامە ڕێزیکیشکات دەرمانگەرێک هەیە لە بازاڕە ئەتوانێت ئەوانە یارمەتی دەرێت. جا بزانین ئەم تاقیقە کاتێککە ئەو دەرمانگەرە پێشتر بووگە لە بازاڕە ئەسڵ بۆچی کراوە، لەسەر چی کراوە، ئەسڵ یانێ هۆکار چی بوو، بە سەبەبەکە چی بووگە کە ئەم تاقیقاتە کراوە. لەناو ئەو میوەگەرە وەکو سێف، وەکو سێف و کێوی بەتایبەت کە فیبریان ها لەسەرەوە، کێوی خەواسێکی تریشی هەیە کە یەکێک لە باشترین دۆستکەرە بۆ لەش کە چارەسەری قەبزی کات. دیارە ئەو تیمە تاقیقاتیە کە تاقیقیان کردووە زۆرتر تاقیقەکەیان لەسەر ئەو میوە کردووە کە زانن چۆن میوەی کە شاید بەنسبەت میوەگەرتر فیبر یا ئەو ڕیشاڵیە تێدا نەبێت، بەڵام ئەوان بە شۆن ئەوە گەڕاون کە چەند مەوادێکە کە ئەتوانێت لەناو ئەم کیویە بێت کە لە داهاتووە توانن دەرمانگەرێکی باشتر لەو دەرمانگەرەی کە ئیسە لە بازاڕە هەیە، بازاڕ مەبەست لە دەرمانخانەکانە هەیە، یارمەتی دەربێت. ئەوان خۆیان ئشارەیان کردووە کە کێوی و ئاو چونکە لەوێ لەسەر ئەو غەلە کارگەری زۆرە کردگەتان سەبوسی لێجیاکەنەوە، نانگەرێکی تایبەتیان هەیە. ئەوان وایە نووسیەکە کێوی و ئاو بەتایبەت ئاو مەعدەنی کە مەنیێزیۆمی تێدا بێت ئەو جۆرە نانە. بەڵام ئێمە ئەتوانین لە ئەم دوو بەشیاوەی کە لە لای خۆمانەوە هەیە، یانێ لە کێوی و ئاوەکە ئێمە کەڵک وەربگرین یان ئیسفادەیان لێ بکەین تا بزانین ئەمانە چۆنەتانن یارمەتی دەربن بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتە ناڕەحەتیە کە قەبزیە لە لەشە. وەکو تاقیقاتەکە لە زانکۆی کە کراوە بە ناو زانکۆی کینگ لە شاری لەندەن کە وتویانە دەستورعەمەڵ غەزاییەکان ئەوەسە کە بەتایبەت کەسانێکە گەورە ساڵن قەبزی درێژماوە یا مزمنیان هەیە،
یعنی سەرچاوەکەیشی دیار نییە چییە لەسەر ئەوانە تاقیقیان کردووە، یانە و ئامارێک کە هێنا یانەتە پێشەوە ئەو ئازمایشاتێک کە کردویانە زۆرتر لەسەر گەورە ساڵان بوو بە تا لەسەر مناڵان بێت. وتویانە کە متوەجی بوو بن یانێ کە ئەسەر بەخشیەکەی یەکێکی مکەمەڵگر فیبری پێژن. فیبر هەر ڕیشاڵگەرەکە لە ناو میوە هەیە کە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە قەبزی نەمێنێت، پیسایی تقریبن لەو حاڵەتی سەخت و سفتیە بێژێتە دەرەوە و ئەو کەسە تووشی ناڕەحەتی نەبێت. پسیلیۆمیش معموڵەن لە ناو غەلاتە هەیە. غەلات منزورم ئەوەیە کە دانەگەری چکۆلەیە نەگەنم و جۆ. ئەو پسیلیۆمە زانیویانە کە یەکێکتر جیا لە فیبرەکان یارمەتی دەرە مکەملگر ئۆکسید مەنیۆزیۆمیش. ئۆکسید مەنیۆزیۆمەکە هەم ئەتوانێت لە میوەی کیویە بێت، هەم ئەتوانێت ئەو ئاو معدەنیگەرەی کە دروستەکەن بە ئەنازەیەکی مناسب مەنیۆزیۆمیشی وارد دەکەن. یا کەسانێک کە مەنیۆزیۆم خۆی بە خاڵی استفادەکەن، ئەو مەنیۆزیۆمە دیارە بۆ کەمبودی مەنیۆزیۆم لە لەشە استفادەیە کرد ئەگەر دوکتر بینوسێت، بەڵام ئەتوانێت لە ئەو حاڵەتی لابردن و ڕەفعی قەبزیشە مسمرسەمەر بێت. ئەوەی کە خۆیان لەم گزارشە بە چەند خاڵ شارەیان کردووە بە هەر لە ئەو راپۆرتە یا گزارشەکە خۆیان ئەو تیمە ئەیداگەل ئرجاعکەین بەوان ئەڵێن کە قەبزی یا یۆبسبوون نەخۆشیێکی درێژماوەت کە کاریگەری هەیە لەسەر شێوەی ژیان و کەیفیەتی ژیان. وایە کەسێکە ئەگەر ئەو ناڕەحەتیە بێت ئەتوانێت لەسەر کەیفیەتی ژیانی لەسەر حتا دەنێت تەسیراتێکی دەرونی و ڕەوانیشی بێت لەسەری زوو تووڕە بێت، زوو ئەحساس بە هەست ناڕەحەتی کات، دیارە تەسیراتێکی تریشی هەیە معموڵەن لەسەر پێس، بۆ نمونە لەسەر پێس تەسیردا ئەنێت پێس ڕەنگی تا حدودێک ئەگۆڕدرێت. دوایەوە ئشاریان کردووە کە باری قورسی مادی هەم بۆ کەسەکە هەم بۆ سیستم هەیەتی. دیارە لەو سیستمەی کە ئەوان باسیەکەن بەشێک لە هەزینەی دەرمانەکە کە بێتە سەر سیستم کە ئەو سیستم بێداشتەسە. بەڵام لە وڵاتێکی وەکو وڵاتی خۆمان ئەم سیستمە وانە، یعنی هەموو هەزینەکەی هەموو بارەکەی هەموو هەزینە مادیەکەی لەسەر شانی کەسەکەی ئەو کەسەی کە تووشی ئەو نەخۆشی و ناڕەحەتی شەسە. هەروە لە یەکێکتر لەو خاڵگەرەکە ئەمان ئشارەیان پێکردووە تا ئێستا دەستور عەمەڵەکان باڵینی تەنیا یعنی ئەوەی کە بەدەم وتراوە شەفای وتراوە پێشەوەی کە دەست بۆن بۆ دەرمان ئەوە بوو کە تەوسیەگەر غەزاییان کردووە مەحدودە. شایدیش بڵێن کە ئەو تەوسیەگەرە ئیسێتر باتڵ بوو بەس، یعنی ئەو کەسانە پێشەوەی کە مرکزێکی دەرمانی دوکتر پیان بڵێ خۆیان ئەزانن ئەوەی کە نە منسوخ مەبەستیان ئەوە بێت هەر لە ناوچووە ئەسڵ کارایی نییە. کاراییەکەی ئەوەیان ئەوەی تر وەکو زانیاری هەموو کەسێک ئاگای پێ کە فیبر غەزایی مەبەست ئەو میوە و سەوزەجادەسە کە فیبر غەزایی ئەو ڕیشاڵیانە هەیە بۆنە سەرەوە ئاوی خواردن زۆرتر کەنەوە، مەصرف مایعاتیان زۆرتر کەنەوە. دیارە مەصرفی مایعات وەختێکە لێرە باسەگرێ ئاوە، چۆن ئەگەر ئەو نوشابەگەرەی کە شیرینە خۆی شیرینی ئەتوانێت یەکێک لەو حاڵاتانەی بێت کە مرۆڤ تووشی قەبزی کات. بەتایبەت لە مناڵان کە زۆر حەزیان لە شکر شیرینە، ئەوانەی کە لە مارکت و فروشگاکانە ئەیسێنن، قەبزی مناڵانە یەکێک لە هۆکارەکان هەر ئەو مەوادەسە کە ئەوان حەزیان لێیا و شکلات و شیرنیەسە کە لە فروشگاکانە ئەیسێنن. بۆیە وەکو فەرهەنگ ئەڵێن کە بۆ مناڵ ئەبێ فێر کردێت لە 7 ڕۆژی هەفتە فقط یەک ڕۆژی تەرخان کردێ بەوەی کە شیرینی و ئەو شکلات و شتیانەیە پێ بدرگێت. هەروەها وەکو ئاخرین خاڵی کە ئەمان ئشارەیان کردووە بە نووسیان بە پێچەوانێ ئەو دەستور عەمەڵگەرەی کە پێشووە ئەو تەوسیەت تازانەی کە لەم راپۆرتە ئەمان ئێرایەنداگە بەڕەسیکی سیستماتیک و متەئانالیز بووگە. متەئانالیزیانە بە وەردی بەڕەسییان کردگە کە نووسیانە متەئانالیزەکەی زۆر دەقیق بووگە، بە وەردی ئەنجام دریاگە بە وەرگردنە چوارچێوەی گرێیت بۆ ئەرزیابی
گرێدیانی ئەو دەرەجە بەنیگەرە دەرەجە بەنیگەرێک هەیە چونکە ئەوانەی کە توش مشکڵی قەبزی ئەبەدیایی و بسەبن حاڵەتەکان هەمویان وەک یەک نین کەس هەیە 3 ڕۆژ ناتوانێت بڕواتە توالێت هەیە شاید 2 ڕۆژ جارێک بێت ئەوە مەبەستیانەوەسە ئەو گرێت بەنیانە کردووە ئەو هەیئەتیشە کە ینی ئەو تیمە کە دروست بووە بریتی بوو لە متخەسس و کارشناسێکی تەغزیە یەکدانە متخەسسی دەستگای گوارش و دەف لە لەشی مرۆڤە و هەروەها یەکێک کە فیزیۆلۆژیستی ڕیخۆڵە بووگە پزیشکێکی عمومیش بەشدار بووگە یانێ تیمە ئەسڵیەکە ئەم 4 ڕشتە بووگە متخصص تغذیه پزیشکێکی عمومی فیزیۆلۆژیستێکی ڕوودە متخصصێکی داخلی و دەستگای گوارش و نەخۆشیگەر دەستگای گوارش لە بەڕاستیەکە 57 ئازمایشیان بەڕەسی کردووە یعنی 57 جۆر ئازمایش جۆرە و جۆریان ئەنجام داوە 59 دانە بەیانیان سادر کردە 12 دانە دەستور عملیان لەو 59 دانە وەکو ئەولەویەت هێناوەتە دەرەوە دیارە ئەو 12 دەستور عملە خۆیان لەو راپۆرتەکە دایانە دەرەوە هیچ ئشارەیان پێ نەکردووە کە چین چۆنە بن بەڵام دیارە ئەوە بۆ تیمگەر پزیشکی بۆ تیمگەر تاقیقاتی داروشناسی ئەوە بێن ئەو دەستور عملگەرە ئەو ئەولەویەتگەر ئەو 12 ئەولەویەتە بنە بەردەستیان کە بتوانن کەڵکی لێ وەربگرن هەم بۆ دەرمان هەم بۆ دروستکردنی دەرمانگەرێکی تازە و تووشیانە کە ئەم تەوسیانە یعنی ئەو 12 ئەولەویەتەی کە ئەمان تەوسیان کردووە بۆ پەیامەدەکانی قەبزبوونە وەک تعدادی توالت چوونە قەوام یا ئەو وەزعیەتی سفتی و شلی پیسایەکەیە کەیفیەتی ژیانیشە یعنی هەموو جوانبەکان لە بەڕەسیە گردووە بەتایبەت ئەوەی کە کەیفیەتی ژیان باشتر کاتەوە وتمان کە ئەو کەسانێک کە تووشی ئەو کەمکاری ڕیخۆڵەنە ئەتوانێت لەسەر کەیفیەتی ژیانیشیان تەئسیری بێت یەکێکی تر لەو خاڵانەی کە ئەوان خۆیان ئشارەیان پێکردووە یەکی ئەوەسە کە خود مدیریەتیە یعنی ئەو خود مدیریەتە ئەو کەسە بتوانێت کە خۆی مدیریەتی ئەو حاڵەتە بکات دیارە و تویانە ئەمە ئەبزار و ئامرازێکە بۆ پزیشکان تا لە پەزیرشکەر ئەم دەستور عملە لە تەبابەتی ڕۆژانە لە هەموو دنیایانە ئەوەی کە وتویانە ئەو 12 ئەولەویەتە کە هاوردویانە دەست بتانن استفادەی لێکەن بۆ تواو دنیایانێت مەبەستیان ئەوەسە کە بتوانێت گوسترش پێیاگا تاقیقاتەکە هەم گوسترشەوە پێ بنەوە زیاتری کەنەوە ئەوەی لەم تاقیقاتە هاتووە دیارە دواتر چی لێ دروستەکان چۆن دروستە بێت ئەوەیە کە مکەمڵەکان ئەو مەوادەی کە ئەمان لە سەری تاکیدیان کردووە هەروەکە وتم ئەسڵ تاقیقەکەیان نەداوەتە دەرەوە یعنی ئەوەی کە ئەو مەسئلەی فیزیۆلۆژی شیمیایی مەسئلەکەیان هێشتا باس نەکردووە وەلی فیبر پسیلیۆم بازێ لە پرۆبیۆتیک ئەوارە جۆرگەرێک لە گوندەگەر پرۆبیۆتیک ئۆکسید مەنیۆزیۆم کە ئەمانیانە لە ناو مادەی کێویە بینیوە و ئەوانە ئەتانێت وەکو داهاتوو لە دەرمانەکانە استفادەیان لێ بکرێت ئەوەی کە من وەکو بەشی ئاخر لە بەرنامەکە بتوانم ئشارەیەکی کۆتایی پێ بکەین دیارە متمان قەبزی نەخۆشی نییە یەکدانە حاڵەتە کە ئەتوانێت لەسەر سڵامەتی تەندروستی شێوەی ژیانی ئەو کەسانە یان لەسەر شێوەی ژیانی مرۆڤ تەئسیری بێت بۆیە بۆ باشکردن ئەوە هەموو چارەسەری قەبزبوون فقط خواردن نییە یعنی میوەجات ئاو سەوزەجات ئەمانە نییە یەکێکی حرەکەتە جوڵەکردنە یعنی ڕۆژانە تۆ ئەگەر بتوانیت 20 دقیقە پیادەڕەوی بکەی ئەوە دەکەمە پیادەڕەویەکە تون بێت هەر ئەو حرەکاتە هەمەتوانی یارمەتی دەر مەعیدە بێت هەم ڕیخۆڵەی بوچک ڕیخۆڵەی گەورە یەکێکی تر لەو مەوادەی کە ئەڵێن نە لە هەموو کەسێکە بەڵام لە زۆربەی کەسانە ئەتوانێت تەئسیری بێت لە دروستبوونی قەبزی ئەو شیرەمەنی و لەبەنیاتە بەتایبەت پەنیر ئەتوانێت مەصرفی زۆری
ئەو حاڵەتی قەبزیە دروستکات. سێوەمیشت هەر پەنابردن بە فیبرەکانە، بە ڕیشاڵیەکانە کە بە زۆری لەناو سەوزیجاتە هەیە، لەناو بازێ لە میوەکانە وەک سێ و ئەم کیویە هەیە، بەڵام ئەو فیبرە لە زۆربەی میوەکان هەیە، تایبەتمەندی میوە ئەو فیبرەسە، ئەو ڕیشاڵەسە کە هەیەی کە ئەتوانێت یارمەتی دەربێت. یەکێکی تر وەکو من ئاخرین خاڵ باسی کەم ڕیخۆڵی گەورە. لە ڕیخۆڵی گەورە ئەو پیسایی کە حرەکەتەکە پیسایەکی شلە، بەڵام کاتێک ئەگاتە ڕیخۆڵی گەورە لەو بەشەیتر ئەو ئاویە جەزبی بەدەنەوێت، یانێ ئاوەکە کە جەزبوو لەو حاڵەتی قەوامە شلیە نامێنێت و سفت دەبێتەوە. بۆیە مەصرفی مایعات بەتایبەت ئەو مایعاتە مەبەستمان ئاوە حتمما ئەبێ فەرامۆش نەکرێ. بەرنامەی پێشووشمان هەر بەرنامەی بوو لەسەر کەیفیەتی ژیان و مەصرفی مایعات کە لەسەر ئاو زۆر قسەمان کرد. وەکو ئاخرین بەشی بەرنامەی ئەم هەفتەیشمان ئەوە ئشارەکەین کە ئاو خۆی بە تەنیایی ئەتوانێت زۆر یارمەتی دەربێت بە عەلاوەی پیادەڕەوی و وەرزش و جوڵەکردن بە لەش. بینەرانی خۆشەویست، ئەوەی کە ویستان گزارشێک وڵەتە تا ئەو ئەنازە گزارشەکەیان دا من سێ چواردانتر سەرچاوی کە بریتانی بوون، حتا BBC ئەوەتە BBC ئینگلیسیەکەی فارسیەکەی ئشارەیەکی نەکردو بوو، بە بوردیە باسییان نەکردو بوو کە ئەو تاقیقاتە چین هەر ئەویان وتو کە کیوی باشە بۆ دەرمانی قەبزی، بەڵام ئەسڵ ئەوە بوو کە پێیان بردوو کە مەوادێک کە هەیە ئەو مەوادە ئەتوانن لە داهاتووە کەڵکی لێوەربگرن، مەوادێکی یان دەرمانێکی لێ دروستکەن بۆ کە لەم دەرمانگەرەی کە ئیسە لە بازاڕە هەیە هەم عوارزی نەبێت، هەم مسمرە سەمەرتر بێت. بینەرانی خۆشەویست، ئەمە بابەتی بەرنامەی ئەم هەفتەمان بوو. هیوادارم کە جێ ڕەزامەندی هەموو لایەکتان بووێت تا بەرنامەی داهاتوومان. ئاواتی خۆم و هاوکارانم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیە بۆ ئێوەی خۆشەویست.